سەفەرت خۆش بوو ها بابا؟ هەندێک ئاوم لۆ بینە ئاو بەچاو. پێدەوە تو چی؟ ئەمە کوڕەکەتم. میرم میر. میر؟ سەمیرە؟ سەمیرە دەناسی بابا؟ سەمیرە! دکتۆر کاوەس فێری کردم هەر کاتێک کە ناڕەحەت دەبێ و هاوار دەکات یاری دۆمینەیە خودت تاوڵی لەگەڵ بکەم. ئەوە هەم بۆ هێوربوونەوەی باشە و هەم ژمارەش تێدایە بۆ گەڕانەوەی بیری. سەمیرە بابا ئەو گەمە هەر لێت دەبەمەوە بابا. ناهێلم. 2 15 ئەی ئافەرین بابا. وەڵڵا لێ ناگەڕێم ببێەوە. کاکە کەونە لاعیبێ من هەندە گەمە نازانم بابا. بابا بێڕێزیش لە بەرامبەرش بەس ئەوە 10 سایکە. 10 نییە؟ نییە؟ ڕاکێشە. ئەوە 10 سایکە. بابا چەندەم زیاترم خوێندیە بەزە تو هەم کات لە من دەبێەوە. ڕاست دەکەی ئەو من هەموو کاتێک دەبەمەوە. باوکە ژیان ئێستا وەختی حەبەکەتە. ئەو شاوەکە ئافرێتت بیاخوا. بەرەدایە. ئەلو کوڕم باشی؟ باشی دایە. چێدەری غەریبی داکت ناکەی؟ دا غەریبیت دەکەم بەس پێم گوتێ من ناتوانم بابم بەجێ بێلم. دەری بە تەمانی بێتەوە؟ ناگەڕێمەوە. چ دەری ئەمن بێمەوە؟ ئەمنەوە لەبە دەرگام. دەرگای چێ؟ دەرگای ماڵی بابت. بابەت جانەمە تا پێش دەکێ دەچم باشە؟ ئەوە چێ بوو؟ ئەوە سەمیرەی داکەم بوو. سەمیرە سەمیرە بڕۆ دەرێ بڕۆ لە دەرێ هەمووتان بڕۆ لە دەرێ سەمیرە بڕۆ لە دەرێ. بزانە میری کوڕم بزانە ئەوە ئامۆزاکانی و هەشێتیان کرد هەموو جار پێتم نەدەگوت. جان بڕۆ دیوی دەبڕۆ بە قوربانت بم دەبڕۆ. بڕۆ لە دەرێ بابەت جان بڕۆ لە دەرێ. بابەت جان